from 3B. This is a school festival of science. This is my project. How do rockets launch into space? What's pollution? Pollution occurs when an amount of energy is put into the environment. What's the kinds of pollution? Air pollution, water pollution, and land pollution. بن بۆ قوتابخانەکەمان چۆن بوو هاتن بۆ ئەم ئیڤنتە؟ دەستخۆش قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە ئەو ئیڤنتش هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە شتێکی زۆر زۆر باشە بۆ قوتابیەکان هیوادارم هەمیشەوا بەردەوام بن لەو ئیڤنتە قوتابیەکان بە شتەکانی خۆیان شتی باشتر و شتی جوانتر دروست دەکەن ئاشنایەتیان لەگەڵ یەکتر زۆر تر دەبێتن و هیوادارم قوتابخانەی بارز زیاتر گرنگی بەو شتانە بداتن و شتێکی سەرکەوتووە و دەستخۆشیان لێ دەکەم ستافێکی زۆر جوانە و قوتابخانەیەکی نمونەیە. سڵاو ناڵەخان بەخێر بێت وەک دایکی قوتابیەک چۆن قوتابخانەکەمان هەڵدەسەنجێنی وا دیارە ئیڤنتەکانمان ساڵانە دووبارە دەبێتەوە چ سوودێکی هەیە لە بۆ قوتابیەکانتان؟ وەڵا سڵاوتان لەبێت سەرەتا من وەکو دایکی هەر قوتابێکی دیکە لێرە ئەوە ساڵێکە کچەکەم لێرە داوام دەکات زۆر ئاسوودەیە و ئەوە لە پلەی یەکەم دێ و من لەگەڵی ئاسوودەم هەز دەکەم ئاستی زانستی زۆر بەرز بووە لە هەمان کاتدا ئەنتەرتەینمێنتێکی زۆر باش و ڕێکوپێک و ئاستێکی بەرز لە کۆمەڵگەی بارز هەیە بۆیە من زۆر خۆشحاڵ بووم و ئەمڕۆژ ئامادە بووم لێرە لەگەڵ زاگۆن پرۆژێکی زانستیان پێشکەش کرد بۆ ئەوان و لەگەڵ هەموو برادەرەکانی دیکە قوتابیەکانی دیکە لە ئاستەکانی دیکە پرۆژەی هونەری و زانستیان پێشکەش کرد بوو بەڕاستی ئاستی زانستی قوتابیەکان لێرە لە ئاستێکی زۆر بەرزدایە بە پێچەوانە لەگەڵ شوێنەکانی دیکە هەز دەکەم لێرە منداڵەکان مشکێکی گەورەتریان هەیە لە هەمان کاتدا پەروەردەیەکی جوانتر وەردەگرن دەبینین لێرە و لەوێ لە قوتابخانەکانی دیکە بێگومان هەمویاننا بەڵام لەگەڵ زانستەکە پەروەردەیەکی باش وەرناگرن بۆ خۆشحاڵیەوە لە کۆمەڵگەی بارز هەز دەکەم من ڕاستە لە ماڵەوەم ئەوان دێنە ئێرە نزیکەی 6-7 ساعاتێک بەڵام هەز دەکەم دایکیان لێرەیە لەبەرەوەی هەڵە قبوڵ ناکرێت و پەروەردەیەکی جوان و ڕێکوپێکە لەگەڵ نەریت و کۆمەڵگەی کوردەواری دەگونجێت پەروەردەی منداڵەکان دەکەن ئەوە بۆ ئێمە بۆ دایک و باوکان پۆینتێکی زۆر گرنگە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم.